عێراق و وەرێمی کوردستان چاوەڕێی پەسەندکردنی پرۆژەی یاسای بودجەی 2021 دەکەن بە پێی دەستوریش تاوکاتەی بودجە پەسەند دەکرێت دەبێت حکوومەت عێراق موچەی فەرمانبەران یەرێمی کوردستان خەرج بکات بەڵام تا ئێستا حکوومەت عێراق ئەم بەڕگەی دەستوری تەنها بۆ فەرمانبەرانی خۆی جێبەجێ کردووە لە بەرامبەردا هەرێمی کوردستانی لە هەموو شایستەداراییەکانی بێبەش کردووە و هیچ میکانیزمێکی بۆ ناردنی موچەی فەرمانبەران یەرێمی کوردستان دیاری نەکردووە هەتا ئەو کاتەی پرۆژە یاساکە پەسەند دەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان دەست دەکاتم بە هەناردەکردن و فرۆشتنی نەوت بە هەماهەنگی و تەنسیق لەگەڵ کۆمپانیای سۆمۆ و حکوومەتی عێراق و وەزارەتی نەوت عێراقەت و نەوتەکە تەسلیم کرد لەسەر ئەو بنەمایە ئێتر حسەی هەرێمی کوردستان دێتن تاوەکو ئێستاش ئەمە نەبووە. حوت مانگە حکوومەتی عێراق یەک دیناری بۆ هەرێمی کوردستانی نەناردووە نە لە موچە نە لە پرۆژە نە لە هیچ شوێنێکی تر. هەولێر و بەغدا لەسەر پرۆژە یاسای بودجەی 2021 گەشتنەوە تا ڕێکەوتن بەڵام ئاستەنگی گەورەی بەردەم ڕێکەوتنەکە پەرلەمانە بۆی پەرلەمانیشەوە هیچ وادەیەک بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی 2021 دیار نییە کە پێدەچێت پەسەندکردن و جێبەجێکردنی بگاتە مانگی سێ ئەو کات چاوەڕێ دەکرێت حکوومەتی عێراق هاوشێوەی خەرجکردنی موچەی فەرمانبەرانی خۆی موچەی هەرێمی کوردستانیش خەرج بکات بە شێوازێکی گشتی ناتوانانی پرۆژەکان بە شێوەیەکی گشتی هەموو ئەو پارێکە تەرخان کراوە بۆ هەموو پرۆژەکان جێبەجێ بکە سەرفی بکە تەنها موچەی لێ دەرچێت موچەش وەکەوەی چۆن لە عێراق دراوە دەبێت لە هەرێمی کوردستانیش ئێستا بناردرابە وەکەوەی چۆن ئێستا سیاسیە کە ئەو بودجێ بوو بە یاسایش لە پرۆژە یاساوە بوو بە یاسا دەبێت جێبەجێ بکرێت بەڵام وەکەوەی دەبینی گرفتێت تا ئێستا و کێشەی هەڵواسراوە لە 2014 تا ئێستا هەیەوە لە 2019 دەبا بناردرێت کە لە نێوان دوو حکومەت ڕێکەوتن کراوە بەداخەوە حکومەتەکەی کە لەوێ گۆڕانکاری بەسەر دەهات ئەو ڕێکەوتنی کە کرا بۆ ڕێکەوتنەکە یان با بڵێن ئەو پەیمان و بەڵێنانیان کە دابوون و بە خاڵی واژووی نێوان هەردوو حکومەتی لەسەر بوو جێبەجێ نەکرا. لیژنەی دارایی گفتوگۆکانی لەبارەی پرۆژە یاسای بودجە بەردەوامە و ململانە سیاسیەکان وادەی پەسەندکردنی پرۆژە یاساکەی دواخستووە بە پێی یاسا دەبێت حکوومەتی عێراق موچەی مانگی 1 و 2 هەرێمی کوردستانیش بنێرێت بەڵام تا ئێستا میکانیزمێک بۆ ئەم وادەیە دیاری نەکراوە. وەشمە سادق کوردستان 24 هەولێر.